سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ یەکەم ئەڵلقەی بەرنامەی سفر یەکژیری لە ساڵی 2023 تکاتەکەم دگمێن لایک سبسکرایب لە بیر نەکەن بارەس بکەن. یاریەکانی مانجی یەک لە بۆ پلیستیشن پلس ئێستا حالیان بەردەستن سیاری زۆر باشتی دێ لە بە خۆتان توان داوڵندیان بکەن بە تایبەتی ستا وەرزەکە لە بیر مەکەن بیکەن یاریی ناوازێ ئۆکەی ئەگە ستا وەرشت خۆش نەوێ حەز ستا وەرزیش نەبی ئەو یاریە بکەن تاموسێژی یەکجار زۆرە. یاری ئێلدن رینگ توانی بە پێش یاری The Last of Us Part 2 بکەوێتەوە لە وەرگرتنی زۆرترین خەڵات لە مێژوودا. یاری The Last of Us Part 2 توانی زیاتر لە 322 خەڵات کۆکاتەوە لە مێژوودا و بەشێکی زۆرش لەو خەڵاتانە یاری ساڵ بوون بە تایبەتیش گەورەترین خەڵات کە یاری ساڵی بەدەستینە و بەڵام ئێلدن رینگ کە پارساڵ بڵاوکرێت 2022 توانی بە پێش The Last of Us 2 بکەوێتەوە بە تایبەتیش ئەو ساڵ 2023 لە سەرەتای ئەو ساڵ توانی خەڵاتەکانی بگەێنێتە 331 خەڵات واتە ئێستا حالیان ئێلدن رینگ پڕ خەڵاترین یاریە لە مێژوودا توانیە پێش The Last of Us بکەوێت کە بەڕاستی ئەوە دەستکەوتێکی گەورەیە لە بۆ From Software دەستکەوتێکی گەورەیە لە بۆ کەسانی حەزیان لەو زۆرە ژانرە یاریە چکە پێشتر یاریش وەکو ئێلدن رینگ تەنیا لەلایەن هەندێک کەسەوە دەکرا بەگشتی هەموو خەڵکێک لە جیهان حەزی پێ نەدەکرد بەڵام ئێلدن رینگ هەم ژمارەی کۆپیەکەی توانی بە پێش هەموو یاریەکان بکەوێتەوە وەکو یاری سینگل پلەیر پارساڵ و لە ڕووی خەڵاتیشەوە توانی خەڵاتی یاری ساڵ باتەوە و لە ڕووی ژماری خەڵاتیشەوە توانی زۆرترین خەڵات لە مێژووی هەر یاریەک لە ساڵێکدا کۆکاتەوە یاخۆ لە مێژووی هەموو یاریەکان کۆکاتەوە کە 331 خەڵاتە کە ژمارەیەکی زۆرە بێگومان لە بۆ یاریەک وەکوتم لە ژانرەیەکی دیاری کراوە پیرۆزبای دەکەم و پیرۆزبای لە خۆشمان دەکەی بێگومان لە گەیمەران بە فەرمی یاری Payday 3 ئاشکراکرا لۆگۆیەکەی ئاشکراکرا وەروە پاشێک دیمەنەکی سینەماتیشیان ئاشا کرد و بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاریەکە لە 2023 بڵاو دەکرێتەوە لەوانەیە بەشێکی زۆرتان بە تایبەتی ئەوانەی تەمەنیان تۆزێک بچووکە لەوانەیە یاری Payday نبینی یاخودوانەیە کەس بۆکسان هەیە لەسەر کەس بۆکس بە شێوە شێوەکان Payday بەردەستە ئەگەر یاری Payday نازانیت چیە یاریی ئۆنلاینی برینی بانکە یاخود بانک بڕیە بە ماسکە بەناو بانکی بەناوبان کە ماسکەی ئەمریکایان لە دموچاوە یاریشی زۆر چێژی هەیە بە ئۆنلاین ئەنجامی بدەیت لەگەڵ هاوڕێکانت بێگومان ئەو یاریان لە مێژە دەنگ و تەقەن بڵێن دزە پێکردنێکی گەورە هەبوو لەسەر بەشی سێم کە لە بەرمێنانە بێگومان بە فەرمی ڕاگەندرا کە ستودیۆی ئۆڤەرکیل سۆفتوێر بە هاوبەشی ستار بریز بێکەوە یاریەکە بەرهەم دێنن و ئێستا بە فەرمی دەزانین ویندۆیەکەی واتە ئەو پارچەوەی کە دایانەوە یاریەکەی لێ بڵاوکردە 2023 بەڵام چەندی سەنگ 2023 نازانین بەڵام بە بڕای خۆم لە E3 ئەو ساڵ ساڵ E3 دەکرێت سەمەر گەیم فێستیش دەکرێت کۆنفرانسی زۆر کۆمپانیای دیکەشەیە کە ئێستا زیاتر باسی دەکەم دەکرێت Payday زیاتر گەیمپڵی دەبینین و وەروە ڕلیز دەیتەکەش دەزانین کە منۆک خۆم پێم وایە پاییز یاخود زستانی 2023 بینە سەر Resident Evil 4 ریمیک لەوانەیە گەیمەرەکی زۆر پرسیاری ئەوەیان هەبی کەوا تا چەند یاریەکە دەستکاری کرای من یەکشم لەو کەسانی کە زۆر زار دەپرسم ئەو یاریە چەند دەستکاری کرا لەبەرەوەی زۆربەی یاریەکانی کاپکۆم کە ریمیکیان دەکاتەوە بەتایبەتی یاریەکانی Resident Evil 2 بەشەش زۆر یاریەکەیان بڕیە و بەشێکی زۆریشان دەستکاری کردیە کەشتێکی باشە زۆربەی کات بەڵام کورتکردنەوە یاریەکان هەموو کاتە گەیمەرانی ڕەسەن تووڕە دەکات بەڵام کاپکۆم بە فەرمی ڕایگەیاند کەوا یەکێک لەو بەشانەی کە گەیمەرێکی زۆر لەوانەیە زۆر ئاشقی نەبن بەشی دوورگەکەیە لە کۆتاییەکانی یاری Resident Evil 4 لە ڕەسەنەکە هەیە Resident Evil کۆن هەیە دەڵێ ئەو بەشەشمان هەر هێشتیتەوە گرافیکمان ئەپدەیت کردیتەوە و دووبارە دەستکاری شوێنەکەمان کردی بەڵام کەتمان نەکردیەوە لا نەدرایە بە پێی قسەکانی کاپکۆمبی پێناچی بەشەکی زۆری لێ بڕدرابی لەبەرەوەی یاریەکە خۆی زۆر درێژە یەکێک لە درێژترین یاریەکان Resident Evil بە پێی ئەو قسانە بیتن پێناچی بەشەکی زۆری لێ بڕدرابی وەروەها ئەوەش وەکو ڕێزێک بەرامبەر کاپکۆمی نیشان دەدەم لەبەرەوەی The Island یاخود ئەو شوێنەی کەوا دوورگەکەیە لە یاریەکەی لەوانە گەیمەرێکی زۆر حەزی پێ ناکە یاخود گەیمەرێکی زۆر بڵێن ئەو باشترین شوێنی یاریەکەی نییە لەوانە هەندێکش بڵێنەوە باشترین شوێنەکەیتی ینی هەردوو بۆچوون هەیە بەڵام بۆچوونی ئەوەی کەوا دەڵێن لاواسترین شوێنی یاری Resident Evil 4 شوێنی دوورگەکەیە لەوانەیە هەموو گەیمەرێک بەڵدی نەبی بەڵام کاپکۆم دەڵێ ئەو بەشەشمان دروست کردیتەوە لە یاریەکەی بەردەستە بەڵام تاوەکو ئێستا کاپکۆم نەیوتێ یاریەکە چەند کاتژمێرە یاخود بەگشتی شتێکیان کەت کردووە تەنیا دەڵێن ئەوەی هەر تێدا مایە ئەو قسانەی کاپکۆمی معنای ئەوەی دەکەل دەڵێن ئەوەی تێدا مایە کەواتە شتێکیان دەستکاری کردیە بەڵام لەوانەیە تا یاریەکان بەخۆمان نەکی نەزانین لەبەرەوەی کاپکۆم یاخود هەر کۆمپانیایەک ناوێ ڕکلامێکی خراپ لە بەو بەرهەمەکەی خۆی بکە ڕکلامێ بکە بڵێ کاکە پلان شوێنم کەت کردیە لەوانەیە بەشێک لەو گەیمەرانێک کە کەیفیان بۆ شوێنی دی لەوانەیە دڵیان بێشی یاخود بەشێکی نێگاتیڤ قسە لەسەر یاریەکەی بکەن باوەڕ ناکەم کاپکۆم هیچ کاتێک هەتا یاریەکە لە مانچستر بڵاو بکرێتەوە بڵێ ئەو شوێنەمان بڕیە یاخود یاریەکەمان کورت کردیتەوە تا بە خۆمان نەیکەین
بەراوردی نەکەین لەگەڵ یاری کۆنەکەی لە ئۆنلاین بە دیار دەکەوین انشاءالله. بەثێزدا بە فەرمی ڕایگەیان کە هەردوو یاری خۆیان ستارفیلد لەگەڵ ڕێدفۆڵ کە ئێستا بەجیا باسییان دەکەم لە 2023 لە نیوەی یەکەم بڵاو دەکرێنەوە. تەنانەت بەثێزدا دەڵێ لە نیوەی یەکەم یەم ساڵ یاری ستارفیلد 100% بڵاو دەکرێتەوە دوان ناخرێت کە دەنگ و هێ دەڵێن هێشتا کاری زۆری مایە بەڵام بەثێزدا دەڵێمە ئامادەینەوە یاریەکە لە بەربەری کۆتاییەکانیتی و ئەو ساڵ بڵاوی دەکەینەوە بە تایبەت لە نیوەی یەکەمی ئەو ساڵ. واتە لەو مانگەی تا مانجی 6 دەبی یاری ستارفیلد بڵاو بکرێتەوە. بەڵام سیارە گەورەکە ئەوەیە کە دەنگۆ هەیە بێگومان یەک دوو لاانەیە ئەو پەڕی سێ هەفتەی دیکە 4 هەفتەی دیکە کۆنفرانسی مایکرۆسۆفت ببینین لە بەرەوەی دو یاری زەبەلاحی خۆیان لە پێش ئیتری بڵاو بکرێتەوە معقول نییە مایکرۆسۆفت کۆنفرانسی خۆی نەکە. یعنی چۆن باسی ئەو یاریانە دەکەی وەکو پلیستیشن مایکرۆسۆفت ئیڤنتی تایبەتی گچکەی نییە وەکو ستەیت ئۆف پڵەی شتانەی نییە کەواتە مایکرۆسۆفت دەبی کۆنفرانسێک بکە ئیڤنتێک بکە باسی بە تایبەتی باسی ئەو دوو یاری زەبەلاحی خۆی بکە. ستارفیلد بەپێی ئەو قسانە بی لە مانجی 4 یاخود مانجی 6 بڵاو دەکرێتەوە لەو دوو مانگەی لەوانەیە بڵاو بکرێتەوە. هەرچەندە مانجی 6ەکەم پێ زەحمەتە پێم وایە مانجی 4ەکە لەوانەیە ڕاستتر بی بەڵام دەی بگەڕێنەوە سەر قسێش کە مانجی 4 ئەو یاریە زەبەلاح بڵاو بکرێتەوە کوا ترۆیلەری نوێ کوا کۆنفرانس بۆ تا ئێستا ئاشان نەکرێ ئەو مانجیەکیش 6 یەکە ڕۆبەڕاستی کاتەکە تۆزێک بەرەبەر تاخیرتر دەبی لە بۆ مایکرۆسۆفتی ئەگە بیوێ ئەو یارە لە ماوەی 6 مانجی داهات و بڵاو کاتەوە پێویستە لە ئێستا باشت و شتی باس بکە پێمان بڵێکەوە یاریەکە زیاتر چۆنە گەیمپڵەیەکەی زیاتر چۆنە هەندێک مشتنی دیکەمە پێ نیشاندا ئەو مشکلانەی هەمانە لەسەر کواڵەتی و تێکشتەری یاریەکەی فنێمڕێتی یاریەکەی بەڕاستی مایکرۆسۆفت پێویستە باسی بکە بەتێزدا باسی بکە. هیوادارم ئەو قسەی مایکرۆسۆفتی ئەو قسەی بەتێزدای 100% ڕاست یاریەکە دوان نەخرێ لە یە مانجی یەکە تا مانجی 6 سەدەی بڵاو بکرێتەوە. من وەکو خۆم پێشبینی دەکەم ئەگەر دوان نەخرێ لە مانجی 4 یاخود مانجی 3 لەوانەیە یاریەکە بڵاو بکرێتەوە. لێژ وتم یاری ستارفیلد ئەستەمە مانجی 6 بڵاو بکرێتەوە لەبەرەوەی بەپێی راپۆرتێکی نوێ بیکە و راپۆرتە لە ئینسایدەر گەیمینگ بڵاو بکرێتەوە کە یەکێکە لەو ماڵپەڕانەی دەنگۆ وەروە پێشبینی زۆر باش لە بۆ دنیای ڤیدیۆ گەیم دەکەن زۆر قسەکانیان ڕاستە دەڵێن بەپێی راپۆرتێک بی کە بەدەستیان کەتیان یاری ڕێدفۆڵ لە مانجی 5 ئەگەری هەیە بڵاو بکرێتەوە یاخود تارگێتیان هەدەفیان ئەوەیە کە لە مانجی 5 بڵاوی کەنەوە. ئەگەر بێت و ڕێدفۆڵ لە مانجی 5 بڵاو بکرێتەوە کاتە ڕێدفۆڵ دەکەوێتە نیوەی دووەمی نیوەی یەکەمی ئەو ساڵ واتە 6 مانگت هەیە 3 بە 3 هەیە. بەڵام ستارفیلد دەکەوێتە شوێنێکی زۆر 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 جێگەی گومان بەڕاستی لەبەرەوەی ڕێدفۆڵ یاریشی بچووکترە لە چاو ستارفیلد گەریارێکی زۆر زەبەلەحترە. بەڵام ڕێدفۆڵ ئەگەر لە مانجی 5 بڵاو بکرێتەوە ئەی ستارفیلد دەی بکەوتە مانجی 3 یاخود 4 باوەڕ ناکەم لە پاشی بڵاو بکرێتەوە لەبەرەوەی هەرچەندە ئەو یاریە لەوانەیە لە بۆ فۆکسی مایکرۆسۆفتی لەسەوەی نەبی کە کۆپێکی زۆر لێ فرۆشە لە بەرەوەی سە گەیم پاسی بەڵام ئەکید فۆکسی مایکرۆسۆفتیەوەیەکەوە کاردانەوەیەکی گەورە دروست بکە. بەڵام دوو یاری زەبەلاح لەسەر یەک لە دوو مانجی جیاواز بڵاو بکاتەوە مایکرۆسۆفت پێم وایە وەکو ئەوە وایەکەوە بە خۆیان تەقل لە پێی خۆیان بکەن و پێی خۆیان بریندار بکەن نەتوانن بڕۆن. ئەو قسەیەکی ئینگلیزیە مەتەڵی ینی پندێکی پێشینانی ئینگلیزی دەڵێن shoot on my foot یاخود گولە لە پێی خۆت بدەیت. پێم وانییە مایکرۆسۆفت ئەو هەڵەیە بکات دوو یاری زەبەلاح لە دوو مانجی جیاوازە سەیەک بڵاو بکاتەوە پێویستە بەڕای بەلای کمی دوو مانجیان بینبی سێ مانجیان بینبی بەڵام ئەگەر سێمانشان بینبی ئێستا کاتەکە کاتی ئەوەیەکەوە پێمان بڵێن کەی بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی کات دەڕوا بەڵام قسە نەکردن مانای ئەوەی دەکە یاریەکە دوا بخرێت. ئەگەر ڕێدفۆڵ مانجی 5 بی باوەڕ ناکەم ستارفیلد مانجی 6 بی دەبی یان 3 بی یان 4 بی. ئەنگۆ دەرێن لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن. بینە سەر یاری سایلنت هیل یەکێ لەو یارانەی کە وەکو خۆم زۆر عاشقیمە و زۆر چاڕوانی دەکەم بێگومان لە بەرنامە سفرێژیری دەیان جاری کەش باسی یاری سایلنت هیلم کردە. بلوبەر تیم کە پێم وانییە باشترین ستودیۆ بن لە بۆ دروستکردنی یاری سایلنت هیل بەڵام کۆنامی یاریەکەی بەواندا ئەوان ڕیمەیکی دەکەنەوە یاخود دووبارە دروست دەکەن سفرەوە. بلوبەر تیم مقابلەیەکی نوێیان کرد لەسەر یاری سایلنت هیل 2 ڕانگەیان کەەوە هەز بە پستانەی زۆر دەکەن لە بە بەرەمێنانی ئەو یاریە دەیانەوێت کارێک بکەن لە بۆ مێژوو ببینێتەوە و کارێک بکەن ستودیۆیەکیانە نەو پاش بەو یاریە بناسرێتەوە. لە مقابلەیەکیان لەگەڵ وێبسایتی درێد XP بلوبەر تیم چیف مارکتینگ ئۆفیسەر کە ناوی ئانا جنکسە واتە بەڕێوەبەری مارکتینگی ناو ستودیۆ بلوبەر تیم کە یاریێک بڵاو دەکەن ئەو سەرپەرشتی ڕێکلام و شتەکان دەکاتن دەڵێ کۆنامی قسەی لەگەڵ زۆر کۆمپانیای جیاواز و ستودیۆی جیاواز کرد لە بەو یاری لە کۆتاییدا ئەوە پرۆژەی خەونەکانمان بوو پرۆژەکەمان لە کۆنامی و بە سوپاسەوە وەرگرت. بەڵێن لە 2019 لەگەڵ کۆنامی لە قسەکردن داینە تاوەکو ئەو یاریە دروست بکەینەوە. دەڵێ بێگومان لە ئێستاش بێگومان لەو کاتەشەوە زەختێکی زۆرمان لەسەر بوو لەبەرەوەی یاریەکە ناوێکی گەورەیە لە دنیا ڤیدیۆ گەیم دەڵێ ژانرا دیفاینینگە واتە ئەو جۆرە یاریانەیەکەوە چۆن دەڵێ جۆرە ژانڕێک دروست دەکات
سایلنت هیل 2 کاتی خۆی ژانڕەی یاری ترسناکی سایکۆلۆژی کامێرەی کەسی سێم بە شێوەیە فیکسی دروست کرد، یعنی پێش ڕێزدنی بڵ ئەوانە ئەو یاریە بە تایبەتی زنجیرەی سایلنت هیل بە تایبەتی سایلنت هیل 2 بۆ ستایلەی دەناسرایەوە. دەڵێ لەگەڵ کۆنامی لە 2019 خەریک بوون، هەندێک کۆنسپتی خۆمان لە بۆ کۆنامی نارد سەیریان کرد، بەدڵیان بوو تیانەگۆ باشترین بژاردن لە بۆ ئێمە تاوەکو یاریە دووبارە دروست بکەنەوە. پرۆژەکەمان وەرگرت، بەڵام لەو کاتەوە زەختێکی یەکجار زۆرمان لەسەرە، چونکە تۆ کار لەسەر یاریەک دەکەی کە یەکێکە لە باشترین یاریە ترسناکە سایکۆلۆژیەکان لە مێژوودا وە گەیمەرێکی زۆریش چاوەڕوانە و دەڵێمە هەموو هەڵدێک دەدەین ڕێز لە یاری ڕەسەنەکە بگرین و دەستکاری شتێک نەکەین گەیمەران تووڕە بکات. چکە بەڕاستی دووبارە دروستکردنەوە یاری گەورترین کێشەی ئەوەیەکەوە تۆ دەستکاری شتێک دەکەی لەوانەیە لە شتێک تێنەگەی کە لەو وەختە ئەو شتە بەناوبانگ بووە، تۆ دەستکاری شتە بکەیت تۆزە کێشە دروست دەکات لە بۆ گەیمەران بە نێگەتیڤی باسی یاریەکە دەکرێت. سایلنت هیل 2 تاوەکو ئێستا نازانین کەی بڵاو دەکرێتەوە. من وەکو خۆم پێم وانییە ئەو ساڵ بڵاو بکرێتەوە، پێم وایە ئەو ساڵ لەوانەیە ڕلیز دەیتی ئاشکرا بکرێت لەگە گەیم پڵەیەکی بۆ ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە. دەشکرێت سوپرایز بین لە کۆتاییەکانی ئەو ساڵ بەردەست دەبێت. هەر قسەکردن لەسەر یاری سایلنت هیلی یەکێک لەو یاریانی سایلنت هیلی کە وەکو دێمۆ دێتە پێش چاومان لە بەرەوەی تاوەکەستە بە فەرمی ئاشکرا نەکرا یاری سایلنت هیل شۆرت مەسیجە یاخود دە شۆرت مەسیجە نامە کورتەکەیە. ئەو یاری ئێستا حالیان لە تایوان پێوانە کراوە بۆ سەروی 18 ساڵانە، بەڵام ئایا قسەکە ئەوەیە ئەوە دێمۆی یاری سایلنت هیل 2 یان دێمۆی یەکێک لەو یاریەکانی سایلنت هیلە کە لە ماوەی ڕابردوو ئاشکراکرا هێشتا کەس نازانێ. پێم سیر بوو لە لایڤ ستریمەکەی کۆنامی ئەو یاریە ئاشکران نەکرات، چونکە بەڕاستی منیش وەکو خۆم پێم وانییە ئەوە یاریبی پێم وایەوە تەنیا چۆن دەڵێ تیزەرێکە دێمۆیەکە هاوشەوەی پیتی کاتی خۆی کە بڵاو کرایەوە ڕێکلامێکە لە بۆ یاریێکی گەورەی سایلنت هیل لەوانێکی بڵێ. بەڵام ئەگەر لێستاوە ڕێتین کرابی کاتە باڕاکەم بگاتە 5 مان 6 مانجی دیکە ئەو تیزەرە بە خۆڕایی یاخود ئەو دێمۆی تاقیکاریە بە خۆڕایی لە بۆ هەمووان لە ڕێگەی کۆنسۆڵ و پیسیەوە بەردەست بێت. هەر قسەکردن لەسەر کۆنامی هەوا زۆر ئەو ڕۆسە کۆنامی کۆن یەکێک لە پرۆژەکانی کۆنامی لەو هەفتەی لە مقابلەی گوتی 2023 ئەو ساڵە دەبی کە چاوەڕوانی ئاشراکردنی چەندین بابەتی جیاواز بن. جا ئەو قسەیە معنای چییە؟ بێگومان دوو معنای دەدا. یەکەمیان یان سایلنت هیلی نوێمان هەیە یان مێتەڵ گیروی نوێمان هەیە. وان کەسی دەڵێن لەوانەیە PS دووبارە زیندوو بکەنەوە، کە من زۆر باوەڕم پێ نییە PS دووبارە زیندوو بکەن لەبەرەوەی ئەو براندە تازە لە ناوچوو کۆنامی وێرانی کرد. بەڕاستی کە کردی ئی فوتبۆڵ گەیمەری خۆی هەیە، گەیمەری سەرسەختیشی هەیە، بەڵام بەگشتی لە جیهان ئەو ناوە نەما PS یاخود PS نەما. بەڵام زیاتر فۆکسی من لەسەر ئەوەیەکەوە لەوانێ مێتەڵ گیر سۆڵی دووبارە زیندوو بکەنەوە هەر شێوەی ئەوەی چۆن سایلنت هیلیاندا کۆمپانیای جیاواز پێم وایە مێتەڵ گیریش دەدەنە چەند ستودیۆی جیاواز دروستی بکەم، کە پێم وایە وەکو سایلنت هیل نیە مێتەڵ گیر زیاتر منداڵێکی کۆجیما دەزانین دروستی بکە. هیچ کۆمپانیایش کە باوەڕ ناکەم مێتەڵ گیرەکی زۆر نازدا دروست بکات جگە لە کۆجیمای. نازام سەبی بەڵام مهم کۆنامی دەڵێ چاوتان لێبی و لەوانەشە کاسڵڤینیا بگەڕێتەوە کە یەکێکە لەو یاریانەی کە کۆنامی پێی دەناسرێ و یەکێکە لەو یارانەی کە کاتی خۆر کابرێکی گەوری گار و ڤاری بوو کاسڵڤینیا لەبەرەوەی هەمان ستایلن ئاکن سلاژ بوون کاتی خۆی. بەڵام کاسڵڤینیا دێ یان مێتەڵ گیر دێ یاخود PS دەگەڕێتەوە هێشتا کەس نازانی. لەوانەشە لە مابینی E3 و گەیم فێستی زانیاری زیاترمان دەستکەوێت. پێر راپۆرتێکی نوێبی لە چەندی ماڵپەڕ بڵاوکرێتەوە بە تایبەتی ماڵپەڕی ئۆزیچنا کە یەکێکە لەو ماڵپەڕانەی دایمەن دەنگۆیەکانی GTA 6 بڵاو دەکەنەوە. دەتوانم بڵێم یەکەم ماڵپەڕیش بوون کە GTA 6 کە لیک کرا دزەی پێکرا وەکو وێنە ئەوان بڵاویان کردەوە پێش هەر هەموو خەڵکی لەبەرەوەی ماڵپەڕە لە بابەتی ڤیدیۆ گەیم زۆر متابعی ڕۆکستار و هەموو کارەکانی ڕۆکستار دەکەن. ئەو ماڵپەڕە دەڵێ GTA 6 ئەو ساڵ ئەگەرش یەکزار زۆری هەیە ئاشکرا بکرێت بەڵام باوەڕ ناکە ئەو ساڵ بڵاو بکرێتەوە. ئەو کە قسەکەشیان پێشبینیەکی زۆر ئاسانە، پێشبینیەکی زۆر قڕز نییە. دەتوانانی هەموو گەیمەرە ئەوانەیە کە متابعی هەواڵەکانی ڤیدیۆ گەیم دەکەن دەڵێن ئەو ساڵ GTA 6 ئاشا دەکرێت بەڵام ئەو ساڵ بڵاو ناکرێتەوە. هەمومان ئەو قسە دەزانین، بەڵام لەم دەوی وانەوە لە ماڵپەڕی وانەوە ئەو خەبەرە ببینین بێگومان کاریگەریی گەورەتر دروست دەکات لەبەرەوەی ئەو وەختی ڕۆکستاریش دەبینی گەیمەری زیاتر پەم دەدا و ئەکیدمە ساڵ GTA 6 ئاشا هەر دەکرێت. دانەیە من نەکیدمە نەک ئاشا دەکرێت. من پێم وایە ئەو ساڵ گەیمپلی تریلەری GTA 6 دەبینین لەبەرەوەی مایکرۆسۆفت لە کتاب مایکرۆسۆفت لە مەلەفەکانی خۆی کەدایە FTC و ئەوانە
وتی GTA 6 2020 بڵاو دەکرێتەوە ئەگە بڵێن مایکرۆسۆفتی زۆر ئاگدار نییە 2020 بڵاوکرێتەوە 25 بڵاو بکرێتەوە GTA 6 پێویستە ئەو ساڵ ئاشکرا بکرێ و گەیمپلی و ترێلەری هەلێ ببینێن تیزەر نا تیزەر لەگەڵ ئاشاکردنەکەی تیزەرە بێگومان بەڵام گەیمپلی و ترێلەر 100% ئەو ساڵ دەی ببینین هیچ عالی نییە لەبەرەوەی باوەڕاکەمە بیارە بەسە 2007 و 8 و 9 نەودە چیە دەدەبتە 2020 باوەڕاکەمەوە تاخیر بکرێ پێم وایە هەر لەو جێنەرەیشنە بڵاو دەکرێتەوە منە خۆم پێم وانە GTA 6 لە بۆ کۆنسۆل ڕابردوو هەر بێ منە خۆم پێم وانە بەڵام لەوانەشە ڕۆکسەر چاوەڕێ ئەوە بکەکەوە هەم PlayStation 5 هەم Xbox Series زۆرترین کۆپیانێ بفرۆشێت تاکو یاریەکە کە بڵاو دەکەنەوە زۆرترین گەیمەر تاقی کاتەوە واقعی دیشمەگە یاریەکە تەنیا لەسەرنەوەی ئێستا بڵاو بکرێتەوە ئەوتە کۆنسۆلی Play 5 و Xbox Series لەوە یاکی بناوڕێیان ژمارەیەکی بێشوماریان لێ دەفرۆشێت لە بەراوی یاریەی ئۆکەی چاوەڕێنە بزانستەوی بینە سەر کۆنفرانسی کۆمپانیا سۆنی لە CES ئەنجامیدا و ڕێنەگە نازانن CES پێشانگایەکی تەکنەلۆژی هەموو ساڵێ دەکرێت لە مانجی 1-2 ساڵە نەکرێت لە بە کۆڕۆنای بەڵام ساڵ دەستی پێکردەوە هەرچی براندی بەناوبانجی تەکنەلۆژیە لە سۆنی LG سامسونگ HTC و نازانم چی هەزاران کۆمپانیای دیکە دێن ئاخر ئەپدەیتی خۆیان ئاخر تەکنەلۆژیای خۆیان عرض دەکەن تا عضلاتی خۆیان پیشاندن کە لە تەکنەلۆژی ئەوەندە پێشکەتینە بەڵام سۆنی یەکێکە لە کۆمپانیانەی کە CES بە کۆنفرانس دەیکە و تەنیا باسی بابەتی خۆی ناکە ئەو شتانەی کە بڵاوی دەکاتەوە یاخود ئەو شتانەی کە دەیزانی بڵاوی دەکات یاخود ئەو شتانەی کە تۆن دەڵێ عضلاتی خۆی پێنیشەنە بەڵکو سۆنی وەکو کۆنفرانسێکی تەبیعی خۆی ئەنجامیدا هەرچی ڕاگەنراوی خۆی هەیە لە کۆنفرانسە باسی دەکات زۆر فۆکس ناخینە سەر سۆنی کە ئۆتۆمبیلێکی نوێیان شاکر بە ناوی ئەفیلیا ئۆتۆمبیلە بە هاوبەشی نێوان سۆنی و کۆمپانیای هیۆندای بەرهەم دێ ئۆتۆمبیلێکی تەواو کارەباییە بە نیازی ئەوەنە تا 2025 بڵاوی بکەنەوە مناقەسەی تێسلا بکە ئەو هەواڵش تەکنەلۆژیە زۆریشمان بۆ هەواڵی نیە بەڵام هەواڵە ڤیدیۆ گەیمەکەی سۆنی براندی پلەیستیشنیشی لەوێ ئامادە کرد و دووسێ بابەتی زۆر باشی باس کرد یەکەمیان سەرۆکی کۆمپانیای SI سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت جیم ڕایان یاخود سەرۆکی پلەیستیشن ڕایگەیان PlayStation 5 تا ئێستا زیاتر لە 30 میلیۆن دانەی لێفرۆشەیە کە ژمارەیەکی ئاها زۆرە لەبەرچ دەڵێم زۆرە لەبەرەوەی PlayStation 5 بەو شێوەیەش بەردەست نەبووە کە بڵێ لە هەموو مارکێتەکانی جیهان بەردەستە بچی بکڕی بە سەری خۆی دایمان یان سەری زۆر گرانتر بۆ لە سەری خۆی یان هە بەردەست نییە لە جیهان لە کوردستان لەوانێ بەرزی بە 650 دلار بەڵام لە جیهان لۆیان نییە بە کەیف خۆیان سەر بەرزکەنەوە بۆیە دەی بە 500 بفرۆشن بۆیە زۆر بەردەست نییە کۆپی لێفرۆشە و لە هەفتەکانی ڕابردووش جیم ڕایان وتی وەزی پلەیستیشنی ئەوەندە باشە ئێستا حالیان لە فرۆشی کۆنسۆل دەڵێ ئێمە پلەیستیشنمان زیاتر فرۆشتیە کۆنسۆلمان زیاتر فرۆشتیە لەوەی کە ئەکسبۆکس بەکارهێنەر و یاخود سەبسکرایبەری گەیم پاسی زیاد کردبێ کە دەستپێکی گەیم پاسیش $1 بە $1 توانین بێنە جیهانی گەیم پاس واتە قسەکەی سۆنی لەو وەختی دێ کە PlayStation 5 30 میلیۆن کۆپی لێ فرۆشتیە بەڵام مایکرۆسۆفت نەیتوانێت 30 میلیۆن بەکارهێنەر زیاد بکە لە بۆ گەیم پاسی کە جیاوازێکی گەورە نیشان دە لەوەی کە سۆنی فۆکسەکەی لەسەر چییە مایکرۆسۆفت فۆکسەکەی لەسەر چییە 30 میلیۆن کۆپی ژمارەیەکی گەورەیە پێشوازێکی گەورەیە لە بۆ هەموو جیهانی ڤیدیۆ گەیم بەڕاستی بەڵام سۆنی دەڵێ هێشتا ئەو تارگێتە نییە کە ئەمە دەمانەوێت دەبوایە زیاتر لە 38 میلیۆن کۆپیمان لێ فرۆشتووە بەڵام نەمانتوانێت بەرهەمی بێنن و دەڵێ ئێستا حالیان لەو مانگەوە کێشەی بەردەستبوونی PlayStation 5 لە جیهان نامینێ دەبی هەموو کەسێک بە ئاسانی بتوانێت PlayStation 5 داوا بکە لەبەرەوەی کێشەی دروستکردنی چیپ ئەلکترۆنی چارەسەرکریا بە شێوەکان هەم Xboxی بە ئاسانی توانی بکڕین ئەم PlayStationش بە ئاسانی دەتوانی بکڕین PlayStation Production ئەو ستودیۆیی کە یاریەکانی PlayStation دەکاتە فیلم لە CES ئامادە بوون لە پێشەنگەی CES و یەکەم تریلەر و دیمەنی فیلمی گراند توریزمۆیان ئاشا کرد کە یەکێک لە دەرهێنێتە زۆر بە توانایەکانی جیهانی فیلمی ئەکشن و خەیاڵ زانستی کاردێنانی لە بۆ دەکات ئەویش نیل بلۆمکامپە کە فیلمی دیستریکت 9 هەیە چێکە لە فیلمە هەر نایابەکان کاتەکەم ڕۆمبینەری بن ئۆکەی فیلمەکە باسی دەکە فیلمەکە لەسەر ڕووداوی ڕاستەقینەوە جیرەیە باسی یاری گراند توریزمۆی دەکات بێگومان یاری گراند توریزمۆی دروست کرێە باسی گەنجەکی دەکات بەهۆی یاری گراند توریزمۆی دەبتە شۆفێرێکی چێوەڕچێکاری پرۆفیشناڵی جیهانی بە باسی گراند توریزمۆی کە لەو یاریەی فێرە لێخوڕنی ئۆتۆمبیل ئەوشتانە بووە دەیڤد هاربەری تێدایە و کەسەی لە ئەو ئەکتەرە بەناوبانگەی ناو زنجیرەی Stranger Things فیلمەکە بڕیارە لە هاوینی ئەو ساڵ لە سینەماکان ئاشا بکرێ یاخود بڵاو بکرێتەوە دەیڤد هاربەر و ئۆرلێندا بلوم پێکەوە لەگەڵ نیل بلۆمکام ئەو فیلمیان بەرەمینە فیلمێکی سەرنجڕاکێش دیارە و دەڵێن دیمەنەکانیان زۆر بە دیمەنی لێخوڕنی ئۆتۆمبیل لە ناو یاریەکان دروست کردیتەوە کەسێک سەرنجڕاکێشە بەدانە فیلمێکی سەرکەوتوو هەر لە کۆنفرانسی سۆنی پلەیستیشنی لە CES بە فەرمی ئاشاکرا یاری گراند توریزمۆ دەکرێتە یاریەکی PlayStation VR 2 بە خۆڕایی بۆ کەسانی کە یاریەکەیان هەیە
یاریەکە کامێری کەسی یەکەم دەی بێگومانە ناو پلیستیشن VR دوی دەتوانی تەنیا لە چاوی چۆن دەڵێ شۆفێرەکە وسەی چواردەوری خۆت کرێ ناو VR دوی و لەگەڵ دەرچوونیشی بە خۆڕایی بە فری ئەپگرید بۆ کەسانی لەسەر پلی پێنجی گراند توریزمۆیان هەبی لە پلیستیشن VR دوی کۆپیەکی یاریەکە بە خۆڕایی وەردەگرن هەر قسەکردن لەسەر CES وەرا پلیستیشن و پلیستیشن VR دوی بە فەرمی جیمڕایان ناشای کرد کەەوە یاری بیت سەیبەر دێتە سەر پلیستیشن VR دوی لەو ساڵ دێ بەڵام لەگەڵ دەرچوونی نایە یەکێکە لە بەناوبانگترین یاریەکانی VR لە جیهاندا یەکەم جارشە بێت سە پلیستیشنی و ئەگەر لە ئۆنلاینیش بێگومان ئەو دیمەنانەتان بینیوە بیت سەیبەری کە یەکێکە لە یاریە بەناوبانگەکانی VR ئەتوان بڵێم بەناوبانگترین یاری VR لە مێژووی VR ئەو یاریە دێ بەڵام کێشە گەورەکە ئەوەیە یاخود ئەو کەسانی کە زۆر حەز دەکەن هاتنی یاری Half-Life Alyxia بەشەکی دوایین بەشی یاری Half-Lifeە تەنیا لەسەر PC بەردەست بکات خۆی دوایە سەر پلیستیشنەکان و Xboxەکان بەڵام تاوەکو ئێستا بەش سێمی دروست نەکرێ بەداخەوە و تەنیا لەسەر ستیمی لەسەر PC VRەکەی بەردەستە کە دەڵێن باشترین یاری VR تاوەکو ئێستا وەکو ستۆری وەکو چیرۆک دروست کراوی تاوەکو ئێستا بە فەرمی ئاشا نەکرێ بەڵام دەنگۆ هەیە Half-Life Alyxیش ئەو ساڵ بێتە سەر پلیستیشن VR دوی وەروە سۆنیش بە فەرمی ڕاگەیان لە 22 مانجی دوی ئەو ساڵی پلیستیشن VR دو بە نرخی $550 بڵاو دەکرێتەوە و لە سەرەتای بڵاوبوونەوەشی هەوڵدەن زیاتر لە 2 ملیۆن دانە پلیستیشن VR دو بەرهەم بینن هەرچەندە بە خۆم باوەڕ ناکەم لە مانگە دومانجی 2 ملیۆن کۆپیەکەی لێ بفرۆشێ بەڵام لەبەر نرخی گرانە بەڕاستی تۆ پێویستە پلیستیشن 5ەکەت هەبی بە $500 ئەوژۆ 550 بکڕی واتە $1050 تەنیا لە بۆکردنی هەندێک یاری VRی بۆ یاریەکانی ژەی بکڕێ نرخێکی گرانە بەڕاستی من حەز دەکەم تاکەم بەڵام نرخی یەکجار زۆرە لە بۆ ما دەبوێتی گەورە هەیە لەسەر گەڕانەوەی پلیستیشنی لە بۆ E3 و لەوەتان شی دەکەمەوە لە بۆ چاو دەنگوێ لەوانێ ڕازبی من وەک خۆشم پێم وایە سۆنی ینی ئەگەرشی زۆر هەیە سۆنی ئەو ساڵ بگەڕێتەوە E3 یاخود گەیم فێستی بە فەرمی وەکو کۆنفرانس بەشداری بکە یەکەمیان سۆنی لە 2022 کە تۆنێک یاری زۆر گەوری هەبوو هیچ کۆنفرانسێکی ئەنجام نەدا لە 2023 چەند یاریێکی تایبەتی خۆی بڵاو دەکاتەوە تاوەکو ئێستا لە کۆنفرانسی گەورەی خۆی باسی نەکردیە ئەو ساڵ ستێت تەنیا بە بلۆگ پۆستە بە ستیت ئۆف پلەیە بە ترێلەرە باسی کردیە بەڵام لەبەر لە 2020 کۆنفرانسێکی نەکرد زان مەبەستەکە لەبەر کڕینی ئاکتیڤیژن و بلیزارد و مایکرۆسۆفتی بووبی سۆنی فۆکسەکەی خۆی فۆکسی هەموو جیهان بخاتە سەر خۆی وەکو یاری ئەکسکلوسیڤ یان هەر بابەتێکی دیکە هەبووبی بەڵام مهم سۆنی ئەو ساڵ دەبی شتێک بکە یەکەمیان گەیمەرێکی یەکجار زۆر داوا گەیمەرێکی یەکجار زۆر داوا لە سۆنی دەکەن کەەوە کۆنفرانس بکە دووەمیشیان نازانی پلیستیشن لە پاش 2020 چی یاریێکی هەر هەیە تەنیا 2-3 یاری لەوانەیە بزانین کە چیە ئەویش زۆر بە کەمی زانیاریانە سەر دەزانین بۆ نمونە یاری سپایدەرمان 2 کە تاکە یاری پلیستیشنی ئەکسکلوسیڤی گەوری ئەو ساڵ بزان بڵاو دەکرێتەوە وۆڵڤرین نازانین کە بڵاو دەکرێتەوە بەڵام دەنگۆ هەیە لە 2024 بەڵام لە پاش وۆڵڤرین و سپایدەرمان 2 هیچ کە نازانین ئایا لاست ئۆف ئەس پارت 3 دروست دەکرێت خودنا گۆست ئۆف توشیما 2 دروست دەکرێت خودنا یاریە نوێیەکەی سانتا مۆنیکای چییە کە کۆری بارلۆک بە پێی دەنگۆیەکانی نزیکی 2 ساڵە کای لەسەر دەکەم پێویستە سانتا مۆنیکا یاریەکەی خۆی بە شێرە شێوەکان عرض بکات تیزەرێک بڵاو بکاتەوە بڵێ کاکە 2 ساڵیت کە بڵاو دەکات تیزەرێک پێویستە هەبی لەبەرەوەی کاتێککە تیزەر یاریەکان هەیە پاش 2-3 ساڵی دیکە یاریەکە بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی دەزانین کەوا سانتا مۆنیکا خەریکی گاڵۆڤاری نییە ئێستا حەلیان باوەڕ ناکەم خەریکی گاڵۆ بێگومان خەریکن بەڵام وەکو بەرهێمێنانی فول پرۆداکشن خەریکی ئەو یاری نوێیانە کە دەنگۆ هەیە یاریەکی هاشوی ستارفیلدی خیاڵی زانستی ئاسمانی بی هەندێک دەڵێن نەخێر لەسەر زەویە بەڵام خیاڵ زانستی مهم کۆری بارۆژ کار دەرناین لە بۆ دەکات E3 پێویستە لە بۆ پلیستیشنی ئەو ساڵ بەڕاستی زۆر پێویستە لەبەرەوەی یەکەمیان گەیمەرێکی زۆردەی تۆڕەیە کە کۆنفرانسی نەکردیە و نازانین پلانەکانی پلیستیشنی چییە و پلیستیشن بەخۆشی زۆر شت هەیە ئاشکرای بکەن لە پلیستیشن VR دو ئەگەر شکست بینی گەورترین شکستەکەی ئەوەیەکەوە لە کۆنفرانسێکی گەورە باسییان نەکرد تەنیا بە ترێلەر و وێنە و شت باسییان کە زۆر خەڵک لەوانەیە هەر ئاگادار نەبی کە پلیستیشن VR دو هەبڵاو دەکرێتەوە دەگەچی گەورەیە جیمڕایان لە پلیستیشنی دەیە بەڵام هیوادارم ئەو ساڵ کۆنفرانسێکی تایبەتی گەورە ئەنجام بدە پێویستە بەڕاستە بەرێ مایکرۆسۆفت دەگەی زۆر گەورە ئەو ساڵ لە پلیستیشنی دەدات بەبێ یەک و دوو ستارفیلد و ڕێدفۆڵ لە نیوە یەکەمیان ساڵ بڵاو کاتەوە فۆکسەکی یەکجار زۆر لە بۆ خۆی دەبا لە نیوەی دووەمیش ئەگە بێت و هێڵ بڵێ دوو ئەوانە بڵاو بکرێنەوە دووبارە زەربەی گەورە لە پلیستیشن دەدا پلیستیشن ناتوانین تەنیا بە سپایدەرمان 2 مناپەسە Xbox بکە ئەو ساڵ پێویستە
کۆنفرانسش گەورە ئەنجامدا تۆنێک یاریاشەکە و پێشم وایە دەیکانی شاڵ گەیم پلەیەکی نوێ لە بۆ یاری وولۆنگ فۆڵن داینەستی بڵاوکرایەوە پێم وابێ دەخولەکێکە IGN لە ڕێگەی IGN فەرستی بڵاویان کردەوە دەخولەکە گەیم پلەی یاریەکە نیشاندن و من سەیری هەر دەخولەکەم کرد چەند شتێک لەسەر یاریەکە فێربووم بەڕاستی یەکەمیانەوەیەکەوە ئەو یاریە هاوشێوەی یاریەکانی سۆڵسیە وەکو بە ئێلدن ڕینگ و دارک سۆڵس و ئەوانە دەچین بەڵام وەکو تەنانەت وەکو گەیم پلەی وەکو دەنگ وەکو هەڵگرتنەوەی شتومەک وەکو شەڕکردن وەکو جوڵی کارکتەرەکە و دەنجی کارکتەر و ساوندی فێکتشتانە زۆر بە یاریەکانی فڕۆم سۆفتوێری دەچی بەڵام وەکو گرافیک یاریش زۆر جوان نییە بەڕاستی ینی ئەوەی دەیبینێنەوە یاریەکەیەوە گرافیکی ئۆکەیە ناڕام ناشیرنا بەڵام ستانداردی نوێ نییە بەو لەو زۆر یاریان نییە کەەوە گرافیک ڕاکێشین واروە چیرۆکەشی کە باسی ئەفسانەی چینی دەکە لەوانێ سەرنجڕاکێشوی بەڵام بۆ عام زۆر سەرنجڕاکێش نییە بۆ خەڵکی عام ینی گەیمەری تەبیعی لەوانەیە زۆر هەست بۆ زۆر یاریانە نەکە یەکەمیان لە بەرویایەکان قورسن دومیشیان نازانم لە ڕووی دیفیکەڵتی ئیزی و نۆرمال و هاردی دەبی یاخود تەنیا یەک ستایلە وەکو یاریەکانی فڕۆم سۆفتوێری شتێ بە فەرمیاشیان نەکردیم بەس یارێکی جوان دیارە وەکو بەگشتی یان جوانی مەبەستم لە گرافیک نییە وەکو ئارت ستایل و وەکو گەیم پلەی و هەموو شتەکان سەرنجڕاکێش دیارە بەڵێ بەڵام سەرکەوتو دەبی سەرکەوتو نابی هێشتا نازانین بڕیارە ئەو ساڵ یاریەکە لەسەر PlayStation 4 و PlayStation 5 PC و Xbox Series و Xbox One لە 3 بڵاو بکرێتەوە. The day before ترێلەرێکی نوێ لە بۆ بڵاو کرێەوە ئەو یاریکەوە لە لایڤ ستریمەکەی خۆشمانەوێت ڕۆژێ باسمان کرد کە هەممان چاوەڕوانی ناو یاریەکە بە شێوەی Last of Us و یاری Division 2 دەچی ترێلەرەکە لە بۆ PCە RTX 4K کە وێنەدانەوە و Global Illumination و ڕێی تریسینگ و ڕێی تریسینگی لایت و ئەو شتانەی هەموو تێدا زۆر جوان و قەشەنگ دیارە بەڕاستی ئەو ساڵ بڕیارە یاریەکە بڵاو بکرێتەوە بەڵام بەرواری فەرمیمان نییە. هەر لە پێشەنگە CES ئینڤیدیا کۆنفرانسی خۆی کرد گرافیک کارت پشتینی خۆ باس کرد کێسە زیاتر باسی دەکەم بەڵام جگە لە گرافیک کارتە نوێیەکەیان کە چل هەفتاتی ئایا باسی ئەتۆمیک هارتشیان کرد و یاریەکەیان چەند گەیم پلەیەکی نوێی یاریەکەیان ئاشا کرد کە بە گرافیک کارتی ئینڤیدیا ڕێندەر کرایە و گەیم پلەیەکی سەرنجڕاکێش دیارە. ئەو یاریە لەو یارانەیە کە زۆر جوان دیارە بەڵام هەتا بە خۆمان نەیکەین وەکو گەیم پلەی نازانین چە هەستێک بە گەیمەر دەدا کە پێم وایە ئەوەش لە یارێکی گرنگی ئەو یاریە بەڕاستی بەپێی ئەو کەسانێک کە تا یاریەکان تا کردو دەڵێن گەیم پلەیەکەی زۆر خۆش نییە وەکووە تا هەستکردنی مەسەلەن ئەجا هەستکردنەکە مەبەستیانەوە بیکە تۆرتەقە دەکەی گولەکان زۆر کاریگەریی گەورە ناکاتە سەر کارکتەرەکە یاخود کارکتەرەکانی دیکە کە لێت دەدەن تۆ زۆر کاریگەری ناکە یاخود بە جوانی شەکان ناکرێت لە ڕووی گەیم پلەیەوە بەڵام جوان دیارە لەبەرەوە بایۆشۆکی دەچی گەیمەرێکی زۆر عاشقی بایۆشۆکی تەنانەت گەیمەر هەیە دەڵێ باش نییە لە مێژودا دروست کرا بایۆشۆک ئەتۆمیک هارت ئەو سا بڵاو دەکرێتەوە دێت سە گەیم پاسیش لێ دڵم پێی خۆشە لەبەرەوەی پارەی پێ نادەێت سەو بە خۆڕای دەکەین بزانین باشە یاخودنە گومان ئەو وەختی باسی دەکەم بەپێی راپۆرتێکی نوێ ئینسایدەر گەیمینگ بیتن دەڵێن ئەو ساڵ نیتندۆ چەند یاریێکی گەوری خۆی عەرز دەکە بۆ یەکەم جار و لە پاش Tears of Kingdom بێگومان ئازان دەکات لە پاش ئەو یاری گەورەی زێڵدایکە بڵاوی دەکاتەوە سەو یاریەکان چنە دەڵێن پۆکیمۆن بە شێوەی DLC لە بۆ یاری پۆکیمۆنیان زۆر هیچ لە یاریەکان دیڵزێکی گەورەی لە بۆ دێ بێگومان زێڵدا Tears of the Kingdom بڵاو دەکرێتەوە Metroid Prime کە ئەوەیان زۆر سەرنجڕاکێشە لە بەرەوەی من عاشقی زنجیرە یاری Metroidم بەڕاستی لەسەر نیتندۆی زۆر تاکە یاری نیتندۆیە کە من زۆر کەم نیتندۆ بەکاردەیدم بەڵام تاکە یاری نیتندۆیە کە زۆر عاشقیمە زۆر خۆشە بەڕاستی ئەگەر نیتندۆت هەیە 100% Metroid تاقیکە ئۆکەی Metroid Dread زۆر نازدارە میم Metroid Primeێکی نوێ دێتم Fire Emblemێکی نوێ دێم بە حساب 2D ماریۆیەک دێ کە دەرێ لەگە تێکەڵچێشی فیلمی سوپەر ماریۆ برۆز دەکرێت کە من پێم خۆشە بەڕاستی لەمێژە یاریشی 2D ماریۆمان نییە جگە لە پەیپەر ماریۆی لەگەڵ NSO ئەپدەیت واتە سیستەمێکی Nintendo Switch چۆن دەڵێ ئۆپەرەیتەکەی واتە سیستەمەکەی ئەپدەیتێکی گەورەی لە بۆ دێ دەڵێشتی سەرنجاکێش دەرە نیتندۆی من نیتندۆم هەیە بەڵام زۆر کەم یاری پێ دەکەم لەبەرەوەی ئەو یارانەی کە من دەمەوێت نیتندۆی نییە ئەکەی نییە بەس یاریەکانی خۆی گەلە گرانە داشکانیان لە بۆ ناکرێت ئەم $6 ئەین یاری نیتندۆی هەیە 10 ساڵ بڵاوکرێتەوە نرخی $6 کارە ساتە ئۆکەی بینە خوارە سعینیتندۆ عیو بەس چیەوە یاریەک لەوانە لە بیرتان نمابی کە چەند جارێک باسمان کردیە لە چەناڵ بەڵام زۆر کەم باس دەکرێت لەبەرەوەی یاریێکی کۆنە ڕیمەی کرێتەوە بەلای سیستەم شۆکە لەوانەیە گەیمەری وەکو مامە ئاکام لە کورتکاست حەزان بجۆ بۆ یاریان یاریێکی زۆر کۆنی پیسیە سیستم شۆک ڕیمەی دەکرێتەوە دەڵێ ئەو ساڵ لە مانجی 3 ئەگەری هەیە بڵاو بکرێتەوە بۆ کەسانی کە هیچ لەسەر یاریەکەی نازان وەکو من کە هیچ لەسەر ئاسانم بێگومان یاریێکی کابرێ کەسی یەکەم دەبی زۆر بە بایۆشۆکی دەچی و ناچی
سیستمی گیم پلیکەشی ئاشۆکی زۆر تێدایە بەتە کارەباییات توشتی زۆر تێدایە کۆنتترۆلکردنی کارەبا و ئاگری ئۆشتانی تێدایە یاریەکەش لە شێوەی کیکستارتەر ڕیمەیکرێتەوە تا هەندێک پەرەپێدەر لە ماڵپەر کیکستارتر فەندێکیان کۆ کردو پارەیەکیان کۆ کردو لە لایەن گەیمەرانە و لایەن هەوادارانەوە زیاتر لە 1,350,700 دلاریان کۆ کردەوە تا دەکاتە $1,000,000 100 دەفتەر 130 دەفتەریان کۆ کردەوە لەبەوە یاری ڕیمەیکەرەوە 130 دەفتەر کەماڵمێن 130 دەفتەر ئۆکەی گەڕەچی من بەکامل پێدێ مهم دەڵێ ئەو یاریە 21,000 پاپشتیکاری هەیە 21,000 کەس پاریان لە بەو یاری سرف کردێ کە دروست بکرێ هیوادارم یارێکی زۆر سەرکەوتوبی سیستم شۆک لە مێژە بڵاو نەکرێتەوە یعنی یاری کۆنەکانی من بەبیرم نایە بەرەوەی نەمکردیە حەز دەکەم بێ بە ناو جیهانەش من هەموو یاری تاقی دەکەمەوە هیوادارم ئەو یاریش سەرکەوتوبی یاری World War Z ئەو یاری کە لەسەر فیلمی World War Z بەناوبانگ بوو ئەپدەیتێکی نوێ لە بۆ دێ و لەو ئەپدەیتەش کۆنتێنتێکی ئەکسکلوسیفی تێدایە واتە بابەتێکی تەنیا لەسەر کۆنسۆڵی نوێ بەردەست دەبێت تا کوێستا یاریە بە ڤێژنی کۆنسۆڵی نوێ بەردەست نەبووە لەسەر پلی 5 و Xbox Series X و S بەردەست دەبی و کۆنتێنتێکی لەگەڵان کە لە جەماعەتی ئافتەرمافیە کە دوایین ئەپدەیتی گەوری ئەو یاری بوو هەندێک مەسەرەن کۆنتێنتەکەسکی دای ماپی نوێیە جلوبەرجی نوێە شتە قورمڕانێ بەس مهم وەرڵزی یاریی خۆشە ئەگەر حەز لە یاری زۆمبیەکانە لەو زۆر یاری تەقیکرانی کە بەردەوام تەقە دەکەی لە بۆ کاتێکی دیاریکرا و لێشا و زۆمبی هجوم بکەنە سەری تۆش بەرگری لە خۆت بکەی بچیە پوینتێکی دیکە لەو زۆر یاریانە وەرڵزی زۆر نازدارە ستودیۆی بانجی کە ئێستا سەر بە کۆمپانیای سۆنی پلیستیشنە دەڵێ کار لەسەر چەند پرۆژەیەکی جیاواز دەکەن واتای کار لەسەر تەنیا دەستنی ناکەن دەستنی تو بەڵکو چەند پرۆژەیەکی جیاواز پێشم وایە ئەوە هۆکاری سەرچیە کە سۆنی بە نزیکی 4 ملیار دلاری لەو کۆمپانیا سەرف کرد و کڕیەوە بانجی ئەو پەرەپێدارانی لە بانجی ئیش دەکەن ئەو کەسانە کە یاری هێڵۆیان دروست کردێ کە گەورەترین و بەناوبانگترین و زەولاحترین یاری مایکرۆسۆفت ئێستا حالیان کاتی خۆی ئەوان دروستیان کردێ ئەو پەرەپێدارانە لە یاری تەقەکەری ئۆنلاین و تەقەکەری مڵتیپلەیر تۆپن پێم وایە سۆنی لە ئەو هۆکارە و کۆمپانیای کڕیە تا چەند آیپێک دروست بکەن وەروەها چەند چۆن دەڵێ جۆرە گەیم پلێک دروست بکەن هەم گەیمەر پێی خۆشببی و هەم ئۆنلاینش بێ لەبەر لاوااسترین بەشی پلیستیشن یاری ئۆنلاینە لۆش گەیمەری وەکو ئێمە کاوانی زۆر مەسەن لە مێژە پلیستیشن بەکاردێنن زۆر حەز بە یاری ئۆنلاین ناکەن لەبەرەوەی لە منداڵیەوە کاتی خۆی یاری ئۆنلاینمان کەم کردی زیات لەگە یاری ستۆری گەورە بن لەبەر ئۆنلاین زۆر نوێیە لە چاو ئەو مێژوە گەورەی ڤیدیۆ گەیم هەیتی بانجی چەند پرۆژەیەکی لە بەردەستە من پێم وایە 100% هەر هەمویان یاری ئۆنلاینن بەڵام چنەوە پرۆژەکان هەشتا بە فەرمی نازانین سۆنی پلیستیشن کۆنتترۆلەرێکی نوێ ناشاکرد بۆ کەسانی کە خاوان پێداویستی تایبەتن بۆ کەسانی دەستیان زۆر تەواو نیە قاچیان زۆر تەواو نیە خود ملیان سەریان زۆر تەواو نیە ناتوانن لەوانەیە کۆنتترۆلەر بە ئاسانی بگرن دەتوانن ئەو کۆنتترۆلەرە بەکاربیێنن کەوا گێڕەکەی گەورەیە و دەتوانانی بە ئاسانی بیجوڵێنی و دوگمەکان سێگۆشە و چارگۆشە و X و L1 و L2 ڕێک و R2 دوگمەی ئۆپشن و ڕقم و تەرتیبات شتەکانیشی هەموو لەسرە بەڵام مهمەکەی کۆنتترۆلەرەی بەناوی پرۆجێکت لیۆناردۆیە ئەوەیەکەوە دوگمەکان لێ دەکرێتەوە بە شێوەیەکی جیاواز دەتوانانی دایبنی یاخود بەو شێوەی دایبنی کە ئەو منداڵە ئەو کەسە ئەو پیاوە و ئافرەتە کە خاوەن پێداویست تایبەتە یاری بکە بتوانی بیکە جا بە پەنجە دەیکە بە دەست دەیکە بە قاز دەیکە ئاسان بی بۆ هەموو یارێکیش دەگونجێ ئۆکەی ئینڤیدیا گرافیکارتێکی نوێ ئاشرا کرد بە ناوی 70 Ti ئەو گرافیکارتێکە پێمان گەیمەرەکی زۆر سوودی لەوانەیە لێوەربگرن لە چاو 90 و 48 سەری هەم هەرزانترە ئەوە نرخی $800 پێم وابی ئەوش گران $800 بەڵام 70 دەڵێت سێجار بەقەدر 90 Ti بەقووەتەکە ئەو قسەیەکی گەورەیە بەڵام نازانین لە ژیان ڕاستی ئەو قسە ڕاست دەبی یاخۆ تەنیا ئینڤیدیاوە دەڵێ ئۆکەی ماسفەتەکانی چێ دەڵێ کیودا کۆڕەکەی 7680 بیس کلۆک سپیدەکەی 2235 مگاهرتزە بوست کلۆک سپیدەکەی 2610 مگاهرتزە ڤیدیۆ میمۆری 12 گیگابایتی GDDR6X میمۆری کلۆکی 10000 مگاهرتزە L2 کاش سایزی 39.15 مگابایتە ڤیدیۆ کۆنێکشنەکانیشی سێ دیسپلی پۆرتی هەیە لە شێوەی 1.8 لەگەڵ HDMI 2.1 لەسرە دەتوانێت تاوەکو 4K 240 هرتز یاخود 8K 6 هرتز ڤیدیۆ پەخش بکات زامۆنیتەرە یاریە هەرچیەکە توێ پەخشی بکەیت
تاوكو 700 واتش اگه فول بەکاری بین تاوکو 700 وات کارەبای پێویستە کە پێم وایە گزار زۆرە و PCI ئینتەرفەیسەکەشی جێن 4 کە هەندێک کەس بەڵیتی هەندێک کەس بەڵینی لەبەرەوەی PCI-ەکەی هەندێک کەس دەڵێن کێشەی دروست کردێ بەهۆی هێز و پاوەڕی زۆری دەوێت هەندێک دەڵێن نەخێر عیبی نییە بەڵام دەی بە مەزبوطی بەکاری نییە سل هەفتە TI بەقوەتە بەڵێ 100 بەڵام نرخی گرانە بەڵێ 800 دلار یعنی پارە یەک کیسی کۆمپیوتەریە بەڕاستی CD Projekt Red بە فەرمی ڕاگەیاند کەوا یاری Witcher 3 ئەپدەیتە نوێیەکە یاخود کمپلیت ئەدیشنەکە نێکس جێنەکە کە ئێستا حالیان بەردەستە بەشەی فیزیکالی لەو هەفتەی بێ بڵاوی دەکەنەوە بۆ کەسانی کە حەز دەکەن بێنە ناو جیهانی یاریەکە بۆ جارێکی دیکە خود بەشەی فیزیکی کۆلێکتەرەکان لە بۆ خۆیان کۆیکەنەوە نرخیشی 35 دلار دەبێت یەکێک لە دەرهێنەرەکانی ناو کۆمپانی یوبیسۆفتی لەو هەفتەیە مقابلەیەکی ئەنجامدا لەگەڵ وەرف گەیمینگی کارێکی زۆریان لە بۆ یاری ستار وارزەکەی کردێکە ئەوان خەریکن وەروەها هەوڵ دەدەن 2023 زانیاری زیاتر بڵاو بکەنەوە تەنانەت لە پۆستێکی خۆی لە تویتەری دەڵێت 2023 ساڵێکی زۆر گەورە دەبێت لە بۆما و لۆگۆی ستار وارز و یوبیسۆفتەکەشی دانایە بەپەی دەنگۆکانبی کە ئەو یاری ستار وارزەی کە بزەبت نازانین چۆن و چۆن نییە بەڵام بەپەی دەنگۆکانبی یاریی جیهانی کراوە دەبی مەڵتی ستی تێدایەوەتە چەند شارێکی تێدا ئەو گەمەر بە ئارزوی خۆی توانی سەردانی ئەو هەسارانە یا خودە شتوکان هەساری یەک شار حسابە لە ستار وارزی بچی سەردانی بکاتن دەڵێ ستۆریەکەش واتە لینیەرە بەڵام لینیەرەکەی ئەوەیە کە گەیمەر بە ئارزوی خۆی توانی کوێستەکان وەگری و بستە هەسارەکان دیکان زایمدەوە دەری یەک 2 بۆ 3 هەسارەی زۆر زەبەلاحی تێدا دەبی کە چەندین بایۆم و لۆکیشنی جیاوازی تێدا دەبی تا کوێستە یارێکی جیهانی کراوەی ستار وارزمان بەو قەبارەی نەبووە کە ئەوانە باس دەکەم بێکمان جدای فاڵن ئۆردەرمان هەیە کە ئەوەش جیهانێکی مەیل و کراوێ بەڵام بەو شێوەیە نییە کە ئەوەی کە یوبیسۆفت باسی دەکە کە جیهانش تەواو کراوە دەی بەڵام کێشەکە ئەوەیە یوبیسۆفتە بەڕاستی یعنی زۆر سیخەمان لەسەر یوبیسۆفتی لەدەستدایە لەبەرەوەی کەمان یوبیسۆفت زۆربەی یاریەکانی خۆیان دوا دەخەن کێشەیان هەیە شاکلیان زۆرە ستار وارزشم خۆش دەوێت هیوادارم ئەو یاریەشی ناوازە بی و لە کۆڵ خۆیان نەکەنەوە لە مقابلەیەکی نوێی لەگەڵ THR یاخۆ هۆلیوود ریپۆرتەر لەسەر زنجیرە نوێیەکەیان زنجیرە نوێیەکەی لاستەڤەسی نیل دڕکمان دەرهێنەر یاریەکانی لاستەڤەس 1 و 2 ڕاگەیاندکەوە هێشتا چیرۆکی زیاتر ماوە لە جیهانی لاستەڤەس لەوەکو یاری بیجێڕنەوە لە هەفتەکان ڕابردوو باسی دەنگۆیەکانمان کرد کە پارتی سەی لاستەڤەسی لە بەرەمێنانە و یاری داهاتووی ناتی دۆگە و ئەو هەفتەیەش دەتوانین بڵێن نیل دڕکمان زیاتر پژڕاستی کردەوە کە بەڵێ هێشتا چیرۆک زۆر زیاتر مایە لە جیهانی لاستەڤەس بیجێڕنەوە بەڵام کێشەکەوەیە ئەوان دەیانەوێ چیرۆکی زنجیرەکەی لەگەڵ یاریەکان پێکەوە بڕوە تەنانەت نیل دڕکمان بە فەرمی ڕاگەیاندکەوە چیرۆکی بەشی یەکەمی یاری لاستەڤەس لە وەرزی یەکەمی زنجیری لاستەڤەس دەجێردرێتەوە وەرزی دووەمی کە دروست دەکرێت دوایە چیرۆکی بەشی دووەم دەجێرتەوە ئەکیدم دەوی پێش هەنجینە یاریەکە بڵاو بکرێتەوە ئینجا وەرزی سێمی چیرۆکی دروست بێ چەندە دروستکردنی یاری و فیلم زنجیرە تۆزێک جیاوازن دروستکردنیان زنجیرە زۆر خێرایە یاری زۆر قورسترە بەڕاستی لێش ئەگەر لە ئێستاوە خەریکی چیرۆکی بەشی سێم بن یاریەکە لۆنم لە 2025 بڵاو بکرێتەوە یاخود کۆتایی 2024 بەردەستبی ئەگەری هەیە بێکەوە پێ ڕابگەن و هەردوو پارت بێکەوە بڵاو بکرێتەوە مەسەن بەشی سێمی زنجیرەکە و بەشی دووەمی مسەسەلەکەی اینجا بەشی سێمی مسەسەلەکەی بڵاو بکرێتەوە کە سەرنجڕاکێشە بێگومان هەر لە کاتی قسەکردنیشان ئارتوۆرکێکی نوێیان بڵاو کردەوە یاخۆ وێنەیەکی نوێی یاریەکەی The Last of Us مەڵتیپلەیەرەکەیان بڵاو کردەوە کە زۆر کەس دەڵێن ناوی فاکشن دەبیت کە بەش یەکەمی مەڵتیپلەیەرەکەی ناوی فاکشن بوو کە ئەوە ماپێکی یاریەکەیە لە یاری ئۆنلاینەکەیان کە زۆر سەرنجڕاکێش دیارە بەڵام بێگومان ئەوە گەیمپلی نییە ئەو وێنەی ڕاستەقینە نییە تەنیا ئارتە دەکرێت دەستکاری بکرێت بەڵام ئەو شتانە لەوانەیە هەر ببینێ بۆ نمونە کەشتێکی زۆر زەبەلاح دەبینین کەوە لە کەرار ئاوێک کەوتووە لەلایەکە پارکێکی گەورە دەبینین لەلایەکی دیکە شەمەندەفەر دەبینین و دوو کارکتەریشمان هەیە بەدەوێدا دەڕوا و هەندێک زۆڵگا و زۆنگا وشتی لێە داردرەختی لێە لەوانێ ئەو جەوە بمینێ بەڵام بەو شێوازەی نەبی بەس مهم دەڵێ Last of Us مەڵتیپلەیەرەکە یەکێکە لە زەخمترین یاریە ئۆنلاینەکان کە سۆنی تا ئێستا دروستی کردی بەڵام مشکلەکەوێ سۆنی یاری ئۆنلاین زۆر دروست نەکردێ بزانین کو دەبێت و هەر لەو مقابلەیەش پرسیاری ئەوە لە نیل دڕکمانی کرا کە وەرزی یەکەمی زنجیرەی The Last of Us چەندی پارە تێچووە نیل دڕکمان وتی 100 ملیۆن دلاری تێچووە واتە ئەڵلقەیە هەر ئەڵلقەی 10 ملیۆن دلاریان لێ سەرف کردێ کە پارەیەکی یەکجار زۆر لە بۆ زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی یەکەم وەرز دروست بکرێت بێگومان ناگاتە زنجیرەی House of Dragon و زنجیرەکەی Lord of the Rings The Rings of Power کە ئەو نزیکە 1 ملیاری تێچوو هەر ئەڵلقەی 100 ملیۆنی تێدەچوو
بەڵام 10 ملیۆنیش لێک ئەڵلقەی پارێکی یەکجار زۆرە لەو چکە هۆکاری ئەوەش کە پارێ زۆر تێچوە لەبەر هەندێک دیمەنە هەندێک بەتابەتی دیمەنی باڵەخانەکان دیمەنی تێکچوونی جیهانەکان ئۆتۆمبیلەکان مەیکاپ گرافیک ئەو شتانە پارێ زۆر تێچوە ئەکتەرێکی گەورەشیان بەڕاستی بەشداری پێکردێت کە پێدرۆ پاسکالە بەڕاستی تەنیا ئەوەش پارەیەکی زۆر لەسەر کۆمپانیا ڕادەوەستی کە پێدرۆ پاسکال ئەکتەرێکی بەناوبانگە و لە HBO شەو دەستی پێکرد کاتی خۆی لە پێم وابی وەرزی سێیەم بوو یان چوارەم بوو وڵای پێم وابی دووەم و سێم لەو مابەی نەبوو لە گەیم ئۆف ترۆنز ڕۆڵ یەکێک لە شازادەکانی دۆڕنی دەجێڕا لە گەیم ئۆف ترۆنز لەوێن دەربەشداری کردو و دەورەکەشی کورد بوو لە بۆ چەند ئەڵلقەیەک بوو بەڵام مهم کاردانەوەیکی گەورە کاریزمای هەبوو کاردانەوەیکی گەورە دروست کرد و بەناوبانگ بوو ئینڤیدیا ڕکابەرێکی گەورەی مایکرۆسۆفت دەکات لە ستریمینگکردنی یاریەکان بێگومان دەزان کەەوە مایکرۆسۆفت ئەکس کلاودی هەیە گەیم پاس ئۆڵتیمەیتەکەی ئەکس کلاودی کە دەتوانین یاریەکان لە بۆ خۆت چۆن ستریم بکەیت بەبێ ئەوەی داڵۆندیان کە یاریەکان بکەیت بەڵام پێویست بە هێڵەکی ئینتەرنێتی زۆر باشێ بەڵام گرافیکەکەیان Xbox Series X کە بەقوەتە بەڵام بەو شێوازش بەقوت نییە کە بەقەدر پیسێکی زەبەلا بەڵام ئینڤیدیا ئێستا چی کردیە هەر ئینڤیدیا کە جیفۆرز ناوی هەیە کە تۆڕێکی ستریمینگە دەتوانانی یاریەکان ڕاستە خۆستریم کە بێداڵۆندکردنیان گرافیک کارتی RTX 4080 بەکاردێنی واتە فول کۆڵە دیارەکە دەکەی بەڵام پێویست بە ئینتەرنێتێکی باشەیە کە 5,000 بەقوترە لە Xbox Series X کە پشت بەستووە بە X Cloud واتە ئەگە بتوێت دەتوێت یاریەکان بە شێوەی ستریمینگ بکەیت GeForce Now هەم هەرزانترە لە گەیم پاس ئۆڵتیمەتی گەیم پاس ئۆڵتیمەت بە زمانجەکە مەرزانە کە $1 دوایە تا $15 کە پارەیەکی زۆرە لە جیهان بەڵام GeForce Now لە هەندێک شوێنی تەنیا $5 مانگە هەندێک شوێنی تەنیا $10 حسب دەگەڕێتەوە یاریەکان ئەوشتانە بەس مهم GeForce Now ئێستا بە 4080 کار دەکە کە گرافیکارتش زۆر بەقوتە بینە سەر یاری هیتمانی ستودیۆی آیۆ ئینتراکتیڤ بە فەرمی ڕایانگەیان کەەوە ناوی زنجیریاریەکانی هیتمان دەگۆڕن لە بۆ World Assassination جیهانی کوشتن خود جیهانی تیرۆرکردن کا بە هەردووشی Assassination باردوومانە بەکاردێ دەکەن World of Assassination کە هەر سیاریەکانی هیتمان لە خۆ دەگری هەموو چاپتەرەکان لە خۆ دەگری لەمە دووە ئەگەر هەر کەسێک هەر سیاری هەبی دەتوانی ینی ناوی یاریەکان کۆلێکشنەکە لەتە World of Assassination کە دەیانکەوە هەموو چاپتەرەکانی یاریەکانی هیتمانی تێدایە ئۆکێ ئەوڕێیان تکە یاریەکانی هیتمان بکەن پلیس لەسەر گەیم پاس بەردەستان لە پلیستیشن کاتی خۆی چەندجار درێتە پلیستیشن پلس تکا دەکەم یاریەکانی هیتمان بکەن باوەڕتان هەبی شتی نوێ لە دنیا ڤیدیۆگەیم فێر دەبن لە شێوازی ستێڵ لەبەرەوەی بەقوترین یاری ستێڵتە خۆ هەشاردانە و چێژەکی یەکجار زۆری هەیە تارگێتەکە دەداتی هەدەفەکە داتی بچی بیکوژی بەڵام گەیشتن بۆ هەدەفەی زۆر مەحاڵە زۆر ئەستەمە ئللا دەبی بەدزی بڕۆی نەفەرەکان داونکەیت زوو بە جیوان لە بەرکەی خۆت مەشغوڵ بکەی و هەر کەسەشکە دایان کوژی بە ئەنوا واشکات کەرستە و سیناریۆ جیاوازوان بیان گوشتوانی ڕاستەخۆ بە دەمانچە لەیاندەی بە چەخۆ لەیاندەی بەدام بۆ کێز هەمووی لە شوێنی جیاواز کە کەس نەتبینی یاخۆش لە هەر خواریان بکەیت تەقینەوە دروست بکەین کا دەکەم هەم چیرۆکانیان ڕاقیە و هەم گەیم پلەیکەشیان زۆر خۆشە هیتمان بکەن ئۆکەی لەبیر مەکەن ستودیۆی جێن دیزاین ئەو ستودیۆی کە یاری The Last Guardian یان دروست کرد ئێستا حالیان خەریکی یاریی نوێنە و ئەو ساڵی یاری نوێیەکان ئاشا دەکەن کە پێم وابی لە کۆنفرانسەکەی پلیستیشنی دەبی لە E3 کە ئەگەر بڵاو بکرێت ئەگەر بکرێت مهم یەک یاریان بڵاو کردەوە بە ناوی The Last Guardian یەکێکە لە یاری ناوازەکان من کاتی خۆی لەسەر پلیسوار کردیتم و یارەی تایبەتی پلیستیشنیشە تەنیا لەسەر پلیستیشن 4 بەردەستە بەداخەوە ئەپگرید نەکریا لە بۆ پلی 5 یاریش زۆر ناوازێت تۆوەکو منداڵە یاری دەکەی لەگەڵ مەخلوقێکی گەورە بوونەوەرێکی زۆر گەورە کێشەی هەیە ناتوانێت بڕوات تۆ دەبی یارمەتی ئەو بدەی ئەوژت لە هەمان کات یارمەتی تۆ دەدا یاریەکە کە گرافیک زۆر جوانە چیرۆک زۆر تایبەت و خەمابی و جوانە یارێکی ئیندیشە واتە یاریەکە زۆر زەبەلاح و گەورە نییە لە ناو ستودیۆی زەبەلاح دروست نەکرێن باز من وەکو خۆم زۆر چاوەڕوان دەکەم چاوەڕوانی ئەوانەمە کە جێن دیزاینس دروست دەکەن بەشی دووەمی ئەو یاریە دەبی کە پێم وانە بەشی دووەم بی بەڵام یاریشی نوێ دەبی لەو ستایلەی بی زۆر حەزم لێیە ئەو ساڵ ئینشاڵڵا شای دەکەن من پێم وایە لە E3 دەبی و لەگە پلیستیشن دەبی لەبەرەوەی علاقاتیان لەگە پلیستیشنی زۆر بەقوتە بێمەوە لای نیتندۆی بەپێی ئەو وێنەیە بیکە دزەی پێکرایە ڤێژنی کۆنسۆڵی نیتندۆ سویچ بە ڤێژنی یاری Zelda Tears of the Kingdom لە زۆری OLED بڵاو دەکرێتەوە کە لە بۆکسەکە و لە دەستکەکە و لەروە لە ستاندەکەشی کە پیاخۆت ستان غەڵەتە بڵێم ستیشنەکەی هەمووی لۆگۆ و گرافیکی Tears of the Kingdom لەسەرە یاخود زێلدا لەسەرە ئەوە بۆ کەسانەیە کە زۆر حەزیان لە نیتندۆ سویچ یاخود
کۆلکتەر نینتندۆ سویچ یان ئەگەر نینتندۆ سویچیان نەکڕیبی ئەو نینتندۆی دەکڕنی سەر ڕاستەخۆ یاری زڵداشی لەگەڵا. خۆشەویستان زۆر سپاس بۆ بینینی و بەرنامەیە منەوە تقریبا 58 دقیق قسەی دەکەم نازانم لە کۆتایی دەێتە چەند دقیقە بەرنامەکەمان هەفتە بە دوو هەفتە درێژتر دەبی لەبەرەوەی پەیامی من لەو بەرنامەی ئەوەیە سەرجەم هەواڵەت ڤیدیۆ گەیمەکان باز بکەم نەک تەنیا God of War نەک تەنیا GTA نەک تەنیا Xbox نەک تەنیا PlayStation هەر هەمووی ئێوەی خۆشەویست ڕۆشنبیر بنە ناو دنیا ڤیدیۆ گەیم منیش خۆم ڕۆشنبیر بکەم و هەفتانە بۆتان هەموو هەواڵەکان وەکو خۆی بەبێ لایەنگری بەبێ ئەولا وەکو خۆی بگێنین وەرواشیکردنەوەشیان لە بۆ بکەین بەڕاستی پێم وایە تاکە بەرنامەیە ناو دنیای ڤیدیۆ گەیمی کوردی لە یوتیوبی کوردی وا دوور درێژ بەم وردەکاریەوە ئەو معلوماتانە بدا ماندی دەبم بەڵێ بەڵام لە خزمەتی گۆمە بڵێ چاوتان ماز دەکەم ڕێزمان هەیە تاڵکەیەکی دیکە بەخۆی گەورتان سپێنم وداتان لەگەڵ